مانی بژار سڵاوت لێبێ لەسەر خۆپیشاندان و نەڕەزایەتیەکانی مامۆستایان و خوێندکاران چی هەیە؟ بۆچی خۆپیشاندانیان ئەنجام داوە؟ هۆکارەکەی چییە؟ بەڵێ تەفگەر دیارە هاوشێوەی ڕۆژاری ڕابردوو مامۆستایانی زانکۆی سلێمانی ئەمڕۆ جارێکی تر لە بایکۆتی ئۆڵەکانی خوێندیان کردەوە لە بەردەم کەمپینی زانکۆی سلێمانی دەجاری تر خۆپیشاندانیان ئەنجامدا. وەک دەبینی ئەمڕۆ مەراسیمەکەی ئەمڕۆ تا ڕادێک بە شێوەیەک جیاوازە لە ڕۆژانی ڕابردوو کە کۆمەڵێ دروشم و پەیامی جیاوازیان پێ بۆ لایەنی پەیوەندیدار و بەتایبەتر بۆ وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستا بەلایەنێکی بێدەن و کەم تەرخەمی دەزانن لە بەرامبەر داواکاریەکانی مامۆستایاندا کە بۆ ماوەی 4 مانگە مامۆستایانی زانکۆی سلێمانی تا ئێستا موچیان وەرنەگرت. من دەچمە لای بەشێک لەو مامۆستایانە تاوەکو لە نزیکۆ لە خۆیان بپرسین ئاخۆ داواکاریان چێوە ئەو مەراسیمەی کە ئەمڕۆ ئاوا بەم شێوە جیاوازە ئەنجامیان ناوە چ پەیامیانەیە لەگەڵ ئەم مامۆستا سڵاوت لێبێ بەڕێز دووکو مامۆسایەک ئەمڕۆ بەشداری ئەم خۆپیشاندانت کردووە پەیامتان چیە؟ داواکاریتان چیە؟ وەڵڵا داواکاریمانەوەیە کە ماحشەکانمان سەر بکەن کۆمەڵێ چاکسازی بکرێ لەم وەزعەیە بۆ ئەوەی کۆتایی بێن بەم قەیرانە بەڕاستی وەزعەکە کە خوێندکارانیان بۆ هۆڵەکان خۆمان بێتاقەت بووینە لەم وەزعە بەداواکەین لە حکوومەت کە بە زووترین کات کە ئەم معاشانەت سەر بکا بۆمان چونکە زۆربەی مامۆستاکان کرێچین وەزعی دارانیان باش نییە قەیرانی سیاسی هەیە تەسیری کردووە لە پرۆسی خوێندن محاولەیە بکرێت کە ئەم وەزعە چاکرێتەوە. تەفگەر دیارە مامۆستایان ئەمڕۆ بە بەرزکردنەوەی کارتی سوور کە لە یاریدا بەکاردێنێ بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا و لایەنە پەیوەندیدارەکان و پەرلەمان و هەر سێ سەرۆکایەتێکی دیکە ئاماژەیان بۆدا ئەو دروشمایان بەرز کردەوە کە ئەوان لە ئێستادا چۆن لایەنە پەیوەندیدارەکان گوێ لە داواکارەکانی ئەمان ناگرن ئەمانی گوێ لە داواکارەکانی ئەوان ناگرین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا داوای لە مامۆستایانی زانکۆی سلێمانی کردبوو کە بچنەوەنی هۆڵەکانی خوێندون درێژە بە پرۆسەی خوێندن بدەن بۆیە ئەوانیش ئەمڕۆ بە هەمان شێوە ئاماژەیان بۆدا لە ڕێی بەرزکردنەوەی کارتی سوورەوە کە ئەوانیش گوێ لە لایەنی پەیوەندیدار ناگرن تاوەکو ئەوان گوێ لەمان نەگرن. من دەچمە لای بەشێکی تر لەو مامۆستایانە تاوەکو بزانین داواکاریەکانیان مامۆستا ببوورە بەڕێزت کارتێکی سوورت بەدەستەوەیە و فیکەیەکت لە ملای و مامۆستای زانکۆی تو داواکاری چی ئەم دروشم و پەیامە چ داواکاری هەمومان تەسەورەکەم هەمومان لە پێش هەموو شتێکەوە موچەیە چکە معقول نییە ئێمە داوامەکەین چەند مانگێک بە بەردەوامی لەگەڵەوەشان موچە نییە. ئێمە جیاوازتر لە وەزارەتەکانی کە وەزارەتەکانی کە احتیمالە لە 30 ڕۆژارێک موچە وەرگن ئێمە هەموو مانگێک یعنی بە بەردەوامی مانگێکی کە ئەچینە دواوە یعنی مانگێکیان 54 ڕۆژ تێ ئەپەڕە اینجا موچەوەرەگی مانگێکی کە ئەچێتە سەر 45 ڕۆژ اینجا موچەوەرەگی معقول نییە ینی مانگ بە مانگ ئێمە ئەچینە دوا ئێمەش حەقی خۆمانە داوای ئەوە یەکەین بچینەوە شوێنی خۆمان ئێمە داوای ناکەین بۆ نمونە یەکەم وەزارەت بینیا دووەم بین گرنگە ئەوەیە 30 ڕۆژارێک موچەی خۆمان وەربگرین. کارتە سووری کە پێێتەوەی لەگەڵ ئەم فیکەیە چ ئاماژێت؟ ئەو کارتە سوورە بۆ هەموو ئەوانەیە و فیکەیە بۆ هەموو ئەوانەیە کە یعنی گوێیان خەوتووە گوێیان نییە ببیستێ کە ئەم خەڵکە یعنی پێویستی بە پێویستە مافی خۆی وەربگرێت مافی خۆمان چەند ماوەی چەند ڕۆژە موچەتەوەرە موچەی ئێمە ماوەکەی لە 16 موچە ماوەرگرتووە ئەوە یەک تایەکی یانزە یعنی یەکی یانزە موچەی مانگی حوت ماشتوە نەگرتووە یەکی یانزە موچەی مانگی حوت وەرەگی معقولە یعنی 16 بۆ یەکی یانزە چەند ڕۆژەکە ئەپەڕێنێت. وەزارەتی خوێندنی باڵایە خو سەرۆکایەتی زانکۆی سلێمانی هیچ جژراتی هیچ لێپێکی نوێک لەگەڵێوە ناکە کە ناسنۆنی هۆڵەکانی سەرۆکایەتی زانکۆ هەرەوە ناتوانێت پشتگیریەکمان بکات گینا هیچ بەدەست ئەو نییە دابشکردنی موچە بەدەست ئەو نییە گفتوگۆمان لەگەڵاکەن هەموو جارەوە دووپاتەکەنەوە کە گوایە داواکاریەکانی ئەمە ئەگەن بەڵام کە ئەیگەن بەڵام گەیاندن بەچی کە وەڵامێک نەبێت ئەو لە لای حکوومەتە. تەفگەر من دەچمە لای بەشێکی تر لەو مامۆستایانە دیارە زۆربەی ئەو مامۆستایانی کە لێرەن هەڵگری بڕوانامەی دکتۆرا و ماستەرن لە بوارەکانی خۆیانەوە ئەمڕۆ ئەو شەوی مامۆستا گەنجەکانی کە لێرە کۆبوونەتەوانێ داواکاری خۆیان و دەنگی ناڕازایی خۆیان خسۆتە پاڵ دەنگیوان. من دەچمە لای بەشێک لەو دکتۆرانە لەو مامۆستانی کە لە زانکۆی سلێمانیدا ئەمڕۆ لە خۆپیشاندانەکەدا بەشداریان کرد. مامۆستایان سڵاوتان لێ بەبیانیتان باش. ئێوە ئەمڕۆ لە خۆپیشاندانەکە بەشداریتان کردووە داواکاریتان چێ دروشمتان؟ ئێمە داوای مافی خۆمانەکەین ئێمە مامۆستاین ئێمە یعنی هاوڵاتین معاش موچە ئەمە تقریبا 4 مانگە موچە نەدراوە مامۆستا پێویستی بە پارە هەیە بۆی بتوانێت توێژنەوە ئەنجام بدات بۆ توانێت کارەکانی خۆی ڕاپەڕێنێ
التیزاماتێکی زۆر هەیە ئێستا کێشە هەیە ناو تاقیگەکانە کێشە هەیە بۆ خوێندکاران تۆ ناتوانانی مادەی کیمیاوی دابین بکەیت تۆ ناتوانانی پێداویستێکی خوێندن دابین بکەیت بەڕاستی کێشەیەکی زۆر زۆرمانە بەڵام شتێکی تر هەیە کە ئێستا ئێمە لە پێناویە لێرە وەستاوین ئەوەیە کە نوێنەرانی مامۆستایانی زانکۆ بە ناوی مامۆستایانەوە لەگەڵ بە ڕێز وەزیری خوێندنی باڵا دانیشت بوون کۆمەڵی داواکاریان پێشکەشدەبوو بە وەزی بەڵام بە هیچ شێوەیەک داواکاری مامۆستا نەبوون بەڵکو سوکایەتیکردنە بە مامۆستا بەڕاستی مامۆستا وەک ئەزانێ حکوومەت هەرێمی کوردستان بۆ خۆی لە ناوخۆی خۆیان لە قەیرانێکدا ئایا چاوەڕێواکەن لەم قەیرانەدا حکوومەت هەرێم بتوانێت وەڵامی داواکاریەکانی ئەوە باتەوانێت ئەوە من ئەتوانم ڕاو بۆچی خۆم باس بکەم زیاتر یەک بە ناوی مامۆستایانەوە قەیرانەکە قوڵە قەیرانەکە زۆر زۆرە من گومانم هەیە لەوەی حکوومەتی ئێستا بتوانێت خۆی چاکسازی ئەنجام بداتیان بتوانێت قەیرانەکان چارەسەر بکات پێویستی بە هاوکاری هەمووان پێویستی بە هاوکاری شارەزایانە شارەزای زۆرمان هەیە ئێمە تەنها ئەوان نین کە شارەزا بن لە بواری سیاسەتە لە بواری ئابووریە لە هەر زانکۆی سلێمانی کۆمەڵی مامۆسای شارەزای تایە ئەتوان هەو بەشی بکەن لە چارەسەرکردنی قەیرانەکانە مامۆستا ئێوە دوو ڕۆژە بەردەوام خۆپشاندانەکەن ئەلێرە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی وەزارەتی خوێندنی باڵا هیچ لێ پێچینەوەیەک لەگەڵ ئێوە ناکا کە بایکۆتی هۆڵەکانی خوێندن نا من قەنەعەتم وانە بتوان لێ پێچینەوە لەگەڵ ئێمە بکەن چکە داوای مافێکی زۆر سەرەتایی خۆمانەکەین کە ئەمە بەشێکە لە داواکاریەکانمان موچە ئێمە داوای ڕەنگە داواکاریەکانمان زۆر شێکە لە خۆیەگرێت لە زنیانە چاکسازی بنەڕەتی و نهێشتنی گەندەڵی چوە گەر بێت و ئەم چاکسازی بنەڕەتیانە نەکرێ هەڵبەتە دواکەوتنی موچە زیاتریش درێژە بێتەوە ئەمە بۆچوونی ئێمەوە هەیە والله ئەوە نازانم مەگەر ئەو پرسیارە لە حکوومەت خۆیان کرد من نازانین ناتوانین وەڵامی پرسیارە بینەوە ئەوە حکوومەت دەبێت تاکە ئێوە لە خۆپشاندان بەردەوام ئێمە تا ئێستا دیارن تاکە لە خۆپشاندان بەردەوام بەڵام ئێمە هەڵبەتە دەستەیەکمان هەیە و دەستەیەک کۆ بینە ڕۆژی شەممە و بڵایشمان کردو لە پێیجی زانکۆیە کۆ بینەوە برارێک دێن ئایا هەنگای دو ئەومان چیە بێت یەکلایی بۆ تۆ تا ڕۆژی شەمە داوام ناکەن بەڵێ تا ڕۆژ شەمە داوام ناکەن یەکلایی بۆتەوە زۆر سپاس تەفگەر من حەزەکەم بچمە لای بەشێک لەو مامۆستا ئافرەتانی کە ئەمڕۆ لە خۆپشاندانەکە بەشداریان کردەوە ڕاو سەرنجی ئەوانی ژوەگرین تاوەکو بزانین داواکاری ئەوانی ژاوشەوی مامۆساکانی دیکە چۆنەوە داواکاریان چ مامۆسایان سڵاوتان لێ بێ ئێوە وەک بەشێک لە مامۆسانی زانکۆ ئەمڕۆ لە خۆپشاندانەکە بەشداریتان کردووە داواکاریتان چێ بەڕێز دووکو مامۆسایەکی زانکۆ لە خۆپشاندانەکە بەشداریت کردووە دروشم و پەیامی هاوکارەکانت دروشم و پەیامی جیاواز بوو بەڕێزت چ قسەی بەڵێ سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمەوە بۆ 25 ڕۆژە بێ بایکۆتی هەڵەکانی خوێندنمان کردووە بەڕاستی هەرێک لە مامۆستاکان زۆر خەمخۆرین بەوەی کە من لە ئاستی خۆمە زۆر خەمە خۆم بەوەی کە ناشمە هۆڵی خوێندنەوە و خوێندکارەکانم چاوەڕێ مەکەن حکوومەتێک 25 ساڵە حکمی ئەم وڵاتە ئەکا ئەنی هیچ بەخەمی ئێمەوە نییە هەست بە مەسئولیەتێک ناکە بۆیە داواکارین چارەسەری کەم کێشانەمان بۆ بکەن و قەیرانەکان کەم کرێتەوە بۆی هەرێکێک لێمە بچینەوە بەلای خوێندکارەکانمان و بەردەوامی لە پرۆسەی خوێندن بەڕێزت وەکو مامۆسایەک ئەم بایکۆتکردانەی ئێوە نابێتە کاریگەرێک لەسەر دواکەوتنی پرۆسە هەموو شتێک دواکەوتنی تەسیری طبعا سلبی هەیە دواکەوتنی 25 ڕۆژ لە خوێندن طبعا بۆ ئەو سەرەوە کێشە بۆ تەلەبە دروستەکە هەمانە قۆناغی چارەکان بە تایبەتی هەموو لایەنەکانی سلبیاتە بەڕاستی ئەم پەیامانەی خۆتان بە سەرۆکایەتی زانکۆ بەلایانی پەیوەندیدار گەیاند وەڵاهی ئەوە ئێمە بۆ 3 ڕۆژێک هاتوونەتە سەر بۆ بەردەم سەرۆکایەتی هەڵبەتە کراوە بە یادداشتێکیش ئەتر نازانین تا ئێستا چاڕوانی جوابێکین و ئینشاڵڵا هەموو شتێکی چارەسەر بکرێ بۆ ئێمەش بتوانین بچینەوە هۆڵەکانی خوێندن ئەو مامۆسانی کە لێرەدا کۆبوونەوە تەفگەر دیارە هەمویان کۆمەڵێک داواکاری و دروشمی جیاوازیان هەیە کە داواکردنی سەرەتایی ترین مافی خۆیانەوە خۆیان ئاماژەی پێ دەدەن داواکردنی موچەکانیانە وەزای دانڕێخستنەوەی سیستەمی دامەزراندن و پلەبەندیە لە نێو زانکۆی سلێمانیدا و گۆڕینی سیستەم و منهەجە لە نێو زانکۆی سلێمانی دۆ ئەمانە و چەندین داواکاری دیکە و ئاماژەش بۆ دەدەن کە چەند جارێک ئەم داواکاریانیان لە ڕێی یادداشتنامە و لە ڕێی راپۆرتەوە داوەتە پەرلەمانی کوردستان داوەتە ئەنجومەنی وەزیران داوەتە وەزارەتی خوێندنی باڵا و سەرۆکاتی زانکۆکانی خۆشیان بەڵام تا ئێستا هیچ وەڵامیشانە بۆ لە بەرامبەر داواکاریەکانیوانە بۆیە ئەوان وەک پێشتر و مامۆسای ئاماژەی پێ بڕیاریان داوە هەتاوەکو ڕۆژی شەممە
لە خۆپشاندانەکانیان بەردەوام بن و ڕۆژی شەمەژجارێکی تر ئەو دەستەی کە دروستیان کردو لەناو خودی مامۆستایان خۆیاندا کۆ دەبنەوە و بڕیار دەدەن لەسەرەوەی کە ئایا درێژە بە خۆپشاندانەکان بدەن یاخود پشتۆنی هۆڵەکانی خوێندن. ئەگەر دەرفەت دەبێ من دەچمە لای بەشێکی تر لەو مامۆسانی کە لێرەدا لە خۆپشاندانەکانن تاوەکو ڕای زۆرترین مامۆسا وەربگرین، تاوەکو بتوانین لە نزیکەوە زۆرترین مامۆسا بدوێنین، تاوەکو لە داواکارەکانی ئەوان تێبگرین. مامۆسایان سڵاوتان لێبێ، بەیانیتان باش. ئەگە بکرێ داواکاری خۆتان یاخود هۆکاری خۆپشاندانی ئێوە ئەمڕۆ لە بەردەم سەرۆکایەتی زانکۆ لە بەردەم دەرگای زانکۆدا بوو چی؟ کۆبوونەوەی ئێمە ئەمڕۆ بۆ ئەوە بووە کە موچەی مانگی 1970 و 9 وەرگرین، وا چوین بەرەو مانگی 11 تا ئێستا موچەمان وەرنەگرتووە. واتە ئێوە لە موچەی مانگی 7 تا ئێستا وەرنەگرن؟ نەخێر وەرمان نەگرێت تا ئێستا. کۆتکردنی وڵەکانی خوێندن لە لای ئێوە وەکو مامۆسایان چکاری؟ ئەفو بایکۆتەکە تەنها بۆ موچەش نییە، ئێمە وەکو مامۆسایانی زانکۆ ئەرکی تریشمان هەیە کە چەکسازی بکەینە وڵاتەکەیە، تەنها موچە نییە، چەند شتێکی تر هەیە وەکو لەسەر ئەومان نشیدانە ئەیبینن تاکەی ئەم گەندەڵیە بێت، تاکەی وەرەسەی جامعەکان کە بزانە هیچی تایە، وەرەسەی مختبەرەکان کە تاکەی نازانم حکومەت بۆچی واگە، خوێندکار معاناتیە، مامۆستا معاناتیە، مۆزەف معاناتیە، تاکەی کاریگەری سلبی لەسەر ئێوە دروست کردو خودی مامۆستا. ئێمە مامۆستا نەچێت دەرسەکانەوانەیە بە تەکیدی کاریگەری ئەبێ، کاریگەرەکەش ئەوەیە ژیان و دەوامت لە تێکەیات، ئەوە هەمووی کاریگەری سلبیە. زۆر سپاس. تەفگەر دوای ئەوەی کە ئاماژەم پێدا کە مامۆسانی زانکۆی سلێمانی وەک دەبینی لە بەردەم دەرگای کەمپینۆی زانکۆی سلێمانی و لە بەردەم سەرۆکایەتی زانکۆی سلێمانیدا خۆپشاندانیان کردووە هەر لە پشتی ئەمانەوانە لە چەند مەترێک لەولاترەوانێ بەشێک لە خوێندکارانی زانکۆی سلێمانی واتە تەنها ئەمڕۆ مامۆسایان خۆپشاندانیان نەکردووە، بەشێکیش لە خوێندکارانی زانکۆی سلێمانی خۆپشاندانیان کردووە. من پاش چەند خولەکێکی کەمی دیکە دەگەڕێمەوە بەلای تۆ تا دەچمە لای ئەو خوێندکارانە تاوەکو لە نزیکەوە هۆکاری خۆپشاندانەکەی ئەوانیش ڕاستەوخۆ بۆ بینەرانیان ئارتی گوازینەوەن. بەڵێ سپاس بۆ بژاردەباغ. ئەمەش ئەگەڕێینەوە بۆلات پاشکەمێکی دیکە بۆ گواستنەوەی ئەو